ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی لە ژێر ڕۆشنایی ئایەتی يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. هەردوو ئەکادیمیای ئۆنلاینی پێگەیاندنی بانکخوازان و ئیبن سەڵاحی شارەزووری بۆ فەرموودە و زانستەکانی دەکاتەوە. ئەکادیمیەکان بە شێوەی ئۆنلاینە و لەلایەن کۆمەڵێک لە مامۆسایانی پسپۆڕ و شارەزاوە دەوترێتەوە و با پرۆگرامێکی تۆکمە و تایبەت کە بە شێوەی لایڤوانەکان دەخوێنرێت خوێنکار دەتوانێت گفتوگۆ لەگەڵ مامۆسایاندا بکات. مەرجە خوێنکار تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێت و لانی کەم بڕوانامەی ناوەندی یان هاوتاکەی هەبێت و هەروەها لە تاقیکردنەوەی وەرگرتن سەرکەوتوو بێت و بەڵێنامەی بەردەوام بوون پڕ بکاتەوە. هەر یەک لە ئەکادیمیەکان لە 2 کۆرس پێک دێت و هەر کۆرسێک ماوەی 6 مانگ دەخایەنێت و هەفتەی 2 شەوانەکان بە شێوەی ئۆنلاین دەخوێنرێن. لە ڕێگەی فۆرمی هاوپێچ یان بارکۆدی سەرشاشەکە دەتوانن بەشداری بکەن و ناو زانیاریەکانی خۆتان تۆمار بکەن.